لە لێدوانی خۆی لە بۆنەی کۆشکی سپی سەرۆک ترامپ ستایشی دۆخی ئابووری ئەمریکای کرد و شانازیەکەشی گەڕاندەوە بۆ ڕێبازەکانی ئابووری دکتۆر لافەر واتە ئەو ڕێبازانەی کە لە سەردەمی ڕۆناڵد ڕێگەن بەکردەوە جێگەیاندن. ئەمڕۆ لە سایەی هۆشمەندی و شێلگیری دکتۆر ئارتر لافەر وڵاتی ئێمە بەهێزتر خەڵکیمە بەختەوەرتر و جیهان شوێنێکی باشترە. لافەر بەوە ناسراوەکە لەسەر لاپەڕێک کاتی خۆی پەیوەندی نێوان ڕێژەکانی باج و داهاتی ئەو بازەی کێشاوە کە حکوومەت کۆی دەکاتەوە. ئارتر نیشانیدا کە ئەگەر ڕێژەی باجەکان زۆر بەرز بن خەڵکی ناتوان پاشەکەوت بکەن و سەرمایەگوزاری ڕادەگرن، ئاکامەکەشی گەشەی کەمتر و داهاتی باجش کەمتر دەبێت. ئەو بیرۆکەیە کە هی لافەر نییە کۆمارەکان پشتیوانی لێ دەکەن، بەڵام کارناسان دەڵێن هیچ لێکۆڵینەوەیکی هەمەلایانە پەسەندی نەکردووە. ڕەخنەگران ئاماژە دەکەن کە ئابووری ئەمریکا لە هەندێک کاتاندا گەشەی کردووە، کاتێک ڕێژەی باجیش تا 90% بوو. چوارشەممە بانکی ناوەندی ئەمریکا ڕایگەیاند کە ڕێژەکانی سوود تا کۆتای ئەمساڵ بە نەگۆڕاوی دەمێننەوە. ئەم ساڵ تا ئێستاکە ئابووری بە شێوەیەکی گونجاو چۆتە پێش، لە دەمێکدا بناغە سەقامگیرەکانی هەروە لە گەشەدان و کاریش بەهێزە. هەڵاوسانی دراوی تا ڕادەیەک لە ژێر پلەی چاوەڕوانکراودا بوو، بەڵام چاوەڕوانی دەکەین بەهۆی گەشەی بەردەوام و بەهێزی بازاری کاربەرز بێتەوە. سەرۆکی بانکی ناوەندی گوتی چاوەڕوانی دەکرێت ئابووری ئەمریکا هەروە بەهێز بێت، بۆی هەیە بەهۆی ڕووداوەکانی بازرگانی و نیگەرانی لە گەشەی جیهانی قۆناغەکە بگۆڕێت. بەباشی ئاگامان لە مەترسیەکانی داهاتوێتی و ئامادەین هەنگاو بنین و کەرەسەمان وەک پێویست بۆ بەرفراوانکردنەوەی بەکاربێنین. ئابووری زانان چاوەڕوانی دەکەن بانکی ناوەندی ڕێژەکانی سوود یەک یان دوو جار بگۆڕێت. ڕێژەی سندوقی فێدراڵ کارتێکردنی لەسەر قەرزەکانی خەڵک و پێشەسازی دەبێت و کارتێکردنی لەسەر ئابووریش دەبێت.